لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە ناوەندی حەوت ڕەنگە پیشانگایەکی تایبەتی بۆ هونەرمەند ڕەمزی قوتبەدین کردەوە. لە پیشانگاکەدا نوێترین بەرهەمە هونەرەکانی و دوا ئەزمونونەکانی هونەرمەند نمایشکرا. هاوکارمان ڕێژنە ڕزگار ئەزلایڤێکی بۆ ئامادەکردوین با پێکەوە بینەری بین. بەڵێ سلااوان لەبێەوە ئەم کاتتان باش. ئێرە گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکەیە لە شاری سلێمانی. ئەمڕۆ جارێکی تر هونەرمەند ڕەمزی قوتبەدین لە نێو گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکەدا هونەرمەندان و ئامادەبوان کۆ دەکاتەوە. ئەمڕۆژ بە کۆمەڵێک تابلۆی ناوازە پێشانگاکەی کردەوە. بەڕێزیان ئێستا لەگەڵ من ئامادەن و گفتوگویەک دەربارەی ئەم کارە شێوەکاریانە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. ئوستازگیان سلااوت لێبێ بە ئەرگ نەبێ بفەرمیتێرە زۆر سپاس دەکەم. دەستخۆش. جارێکی تر مامۆستا ڕەمزی قوتبەدین لە نێو گەلێریەکدا کۆی کردینەوە گەڕانەوە بۆ کوردستان و بۆ سلێمانی. چی لای مامۆستا ڕەمزی قوتبەدین دەگەیەنێت؟ بەڕاستی من ئەم جارە هاتنەوەم زۆر جیاوازە لە هاتنەکانی تر. ئەم جارە زۆر مامەوە مانگوێک ئەمێنمەوە لێرە. هەموو جارەکە دێمەوە کۆمەڵی ئیش لەگە خۆم دێنم. یان ئیتر ئەوەیە ژیانی من ئەوەیە سەرەوە شاخ و بەشداریکردن لە خەبات و تێکەڵ ئەوەی وەکو ئەرچێکی نەتوایەتی بۆ ئیش خۆم کردووە. ئیس شەر بەرداوم بەڵام بە شێوەیەکتر سەر ئەوروپا ئەژین بەهۆی ئەوەی سەکەداتی ئێمەی نرد قەرار بوو ترمامجانە ئێمە بنێرێ. من بووم دکتۆر ڕێبوار بوو، مامەسا نازم بوو، ئەردەڵام بوو، کاک عوسمان بوو، ڕێبار خەلید. بەڵێ ئەمانە چوین بۆ ئێمە لە پاریس بووینەوە. بەڵام بریانماندا وتمان تازە دوای کیمیاویەکە بوو هاتنیە سەقز ڕۆژتانە سەکرزادی وتی ئێمە پێمان خۆشەوە لێ بمێنەوە ئیش و نەری بکەن. ئەوە بوو تێ مامەوە کاکرێبار چووە لەندەن من مامەوە لە پاریس تمارە بێ ئیش خۆم بکەم و لەسەر بابن پێی خۆڕاوستی. بەڵێ پشگیری هەبوو بە بەرادەرانی کورد و یارمەتی دەوروبەر تاکۆم فترەیەک. دوای ئەوە هەروە فەڕەنسەکانی زۆر پشگیریان کردم، سکۆ کاتۆلیک پشگیریان کردم، یارمەتیاندان بۆم کەرەسەشت کڕم. لەوەی تر چاک ینی شتەکانم چاکە بینی تەمابێ ئیشی بۆ بکەیت چکە ئیش کار نەکەی سەرکەوتو نابی لێشکردن. ڕەمزی قوتبەدین بەڕێستان کە بە چەند ستایلێک کارتان کردووە و کاری گرافیکیشتان کردووە. هونەرمەند ڕەمزی قوتبەدین لە کام ڕێبازایە خۆی زیاتر دەبینێتەوە؟ من بەڕاستی نازم ئیشەکانم ئەگەرێت تۆ سەری ئیشە کۆنەکان بکەی ئیشەکانم زیاتر لە بواری تعبیری پێڵن یعنی ئەمپەر ئێکسپۆزیۆنیزم. منش گەشەم پێدا لە ئەوروپا وازم لێ نێنا. بەڵێ نێوانی ئەمپرسیۆنیزم ئەنتیباعیەکان و فیگراتیڤ و وەڵایتر لەوێ ئەمێنمەوە چکە خۆم هەر من تەبیعەت و ڕەوشتم و هەڵسکەوتم تعبیریە یعنی بێ ناتوانین بڵێ شتێک واکەم. ئەوەی کە ئیبینمەوە بە گوێرەی هەستی خۆم و دیدی خۆمەوە دای ڕێژم ئیشەکەم. لە ساڵڕۆژی کیمیابارانی هەڵەبجەدا لە ساڵی 1990 بەڕێستان لە فستیڤالێکدا لە شاری سەقز بەشداریتان کردبوو و بە تابلۆ و بە پۆستکارتەکانتان. ئەم پۆستکارتانە دەنگانەوەیەکی زۆر باشی لە دنیادا بە دوای خۆی داهێنا و کوردی بە دنیا ناساند. بەڕای بەڕێستان هونەر چ کاریگەریەکی هەیە لەسەر ناساندنی پرسە نەتەوایەتیەکان؟ بێگومان ئێستا وەکو با بڵێن باد تاقیکردنەوە بەڕاستی هونەرمەندی ڕەسەن هەندێک دووشتی زۆر گرنگ هەیە. ئەگە تۆ لە بناخەوە بابڵ ئەو کشکڵت پێ نەبێ تایبەتمەندی دەرناکەوت لە ئیشەکان تایبەتمەندیش بە زۆرش ناکرێت یعنی خۆی دەرەکەوێت ئەگەر ڕاستەقی نەبی لەگەڵ کۆتا و ئیشکردن تاقیکردنەوەیکی زۆرە بێ لەباری ئیشی ونەریە بێگومان لە ئیشەکان دەرەچێت نەکوار لەبار ڕسمە لەباری سینەماشە تیا شانوە ئەوێت مۆسیقا بێت. بێگومان دەوری سەرەکیە منەوە چەند ساڵ ئەوروپام ناز من هەست پێەکەم لەوەتەی پێشنگاکەمەوە بەوا بزانم خەڵک تایبەتمەندیە بینی لە ئیشەکانمە نەوەش خۆشحاڵم بۆ شوێ سەیریەکەن و چکە من هەتا تەبیعەتی شەکەم ڕوانینی منە سەریەکەم. ئەو ڕوانینیشە دوو لانەیە لانە خەمەکە هەیە کە شتێک هەمیشەیە کە تیاژیاوی لانێک شەیە کە ئێستا ئەژیم و تەبیعەتە بینم ئەمانە ناگایی یەک بن ئەگرنەوە تابلۆک دەرەچێت ئەوەی هەست بە تابلۆکە بکەس پێەکەی. شادڕەوان سەرۆک مام جەلال پێشنیاری بۆ بەڕێستان کردووە کە نەگەڕێنەوە کوردستان و ئەو کاتی کە بەڕێستان سەفەری دەرەوەی وڵات دەکەن. پەیامی پشت ئەم پێشنیاری سەرۆک مام جەلال چی بوو؟ نازم بۆم ئێمە من کە ئێمە ڕۆژتن لە پاریسە بێگومان بیرەوەکەمەوە
یعنی مامجللا گەبرایی نەدا بۆ ئێمە ناچنە دەرەوە ئەوەش هەر زۆر حەزی لە هونەر بوو تەشجیعی هونەرمەندانیە کردەوە هانی خەڵکانی تر کە دۆسونەر بوون ئەیوت بڕۆن ئیشەکانی ببین ئیشان لێ بکڕن یان ئەبێ وا بێ ئیش هونەری بڕۆتە ماڵان زۆر تەشجیعی ئەمە پشتگیری ئێمە بەڕاستی پشتێکی زۆر باش بوومە یانە لە پاریسا ئەوانە زۆر گوێری توانای خۆیانەوە هاتم بە مرۆپیری ئێمە تاسیری زۆر بێگومان زۆر جار بیری ئەوە شەکەمەوە بەڵام بەداخەوە ئیتر نەمەوە بەڵام بناغێکی گەورەی داناوە کولتورێکی گەوری بەجێشت بەو هێرۆخانی دەور سەرەکی ئەبینە لە شاخیشە پشتگیریە کردین ساڵانە لە فەڕەنسا لە وڵاتی پاریس بڵێن خەڵاتێکی بە هونەرمەندانی شێوەکار دەبەخشێت بەڕێستان خۆشبەختانەیەکێک بوون لەو هونەرمەندانەی کە و خەڵاتەتان وەرگرتووە پێم خۆشە باسێک لەو خەڵاتە بکەین و ئەم خەڵاتە چی خستە سەر ڕەوتی کارە هونەریەکانی تۆ یاخود چ کاریگەریەکی لەسەر ڕەوتی کارە هونەریەکانی بەڕێستان هەبووە من بەڕاستی نازم مەسەلەی خەڵات خۆ زۆرجە خەڵاتی هونەری پێڵەن یانە من کاتی خۆی دۆسیەم دۆسییانێ فایلم تەقدیم کرد بۆ فۆنداسیۆن پێڵم فۆنداسیۆن تایلۆر شوێنێکە گەورەی بەناوبانگە کاتی خۆی 1970 دروست بووە ئەمە بۆ هونەرمەندەکانە کە پشتگیری بکرێت دووسێم تەقدیم کرد دەنگی نەبوون دووەم جار تەقدیمم کرد خێزانەکەم تەلەفۆنی بۆ کردم من لە شوێن تربوتی هەواڵێکی خۆش تۆ خەڵاتەکە دۆرگرتووە پێم خۆش بەڕاستی تر ڕۆیشتم خەڵاتەکەم وەرگرت چی پێڵەن وەکو هونەرمەندێک ئیتر باسی ژیان نامەی خۆم کرد و کەوتم کە ئێستا لێرەم من بۆی ڕابردی خۆمە ڕەنجم داوە باسی کورسانم کرد یعنی ئەوە شتێکی زۆر سەرکەوتوو بوو بۆ من بێگومان تاسیرەکە چۆن بەڵام تاسیر ناکە بڵێ ئەو خەڵاتمە گرتووە سبێنێ ئیشەکەم زۆر باشترشن ناوانە بەڵام وەکو سیقەیەک دروستە بێت دڵنیابی پشتگیرێکەیە لە فەڕەنساوە بۆ تۆ سەرکەوتن مامۆستاگیان ئەمەوێت بپرسم بەڕێستان کە لە دەروی وڵاتن چی بکرێ باشە بۆ ئەوەی کە لە کوردستان ناوەندێکە بێ کە بتوانێت هونەرمەندانی دەروی وڵات بهێنرێنەوە کوردستان کارە شێوەکاریەکانیان نمایش بکەن لە گەلیریەکە یەکێک لە خەونەکانی من ئەوەیە زۆر پێم خۆشە کۆمەڵە هونەرمەندی فەڕەنسی بێنین بۆ ئێرە پێشنگایان بکەین بۆیان بەڵام ئیترە جارێک زەمینە لەبار نییە لەباری بابن اقتصادیەوە زۆر زەعیفە زۆر ئەگەر بە پتەوە بێ منم زۆر گرنگە ئەوانە بێ چۆن من لێوێ خۆم کەشم کرد لەگەڵ لە وڵاتی ئەوان ئەبێ ئەوانش بێن بۆ ئێرە وانە زۆر سپاس بۆ یەک گلەی ئەمەیە من ئەڵم مەسەڵەن نووسینەوەی کەتەلۆگ زۆر جار بە کوردی و عەربی نووسێت یا جارجە بە ئەنگلیزی ئەڵێم بۆ چوا بێت من ئەڵم گووە ئەبێتە نەریت بە کوردی بنووسی بە فەڕەنسیش بنووسێ چکە ئەو فەڕەنسا ئەو پشتگیری ئێمەی کردووە قەت نەکراوە لە دانەمیتیرانەوە شتا ببەتە نەریت جارێک کوردیان نووسێ بە فەڕەنسیش یە بە ئەنگلیزی تەواوی تر زۆر گرنگەمە هیوادارم کورا گرنگە ئەوانەی کە بۆ ئێمەیان کرد دانەمیتیران وشتانە کەچی کەتەلۆگەکەی تۆ هەر بە ئەنگلیزی و بە عەربی نووسێ کاتە ئەم ئاڵوگۆڕی کللتورە تا چەنە گرنگە بۆمان مامۆستا بە تایبەت بۆ هونەرمەندانی وەکو بەڕێستان زۆر گرنگ بێ ئەوە ناتوانانی بجوڵێتەوە ناتوانانی هەناسە بکێشی ئێمە کا جوڵینەوە پێشەکەوین بەهۆی خەڵکانی تر یعنی کەس تەنها نییە پێشکەوێت ئەوەیە شۆش ئەمە شۆش عەزیمە تەنها نەبوو کۆمەڵە تەنزیماتە بوو خەڵکە بوو وانە وەڵا بەهۆی خەڵکەوە ئەتوانی پێشکەوی زۆر سپاس بۆ بەڕێز ڕەمزی قوتبەدین مامۆستاگیان زۆر سپاس دەکەم بەڵێ سەوسان پێشانگاکە ئەمڕۆ لە گەلەری نیشتیمانی ئەمرە سوورەکە کراوەتەوە تا چەند ڕۆژێکی داهاتوش لە گەلەری نیشتیمانی ئەمرە سوورەکە بەردەوامی دەبێت.